ئەبێ ئاگاداری ئەم نەفام و جاهیلانە بن، ئەبێ ئاگاداری ئەم بوغز لە دڵانە بەرامبەر دینی ئیسلام بن. تۆیەکی مسلمان ئەبێ ئاگادار بی لەوەی کە دینەکەت خەڵکانێکی دوژمنی زۆری بەرامبەر هەیە. تۆیەکی مسلمان ئەبێ ئاگادار بی لەوەی کە بەشدار نەبی لەگەڵیاندا، دەست خۆشیان لێ نەکەی، دڵت مەیلت نەبێ بۆیان، ئەگەر نا وەڵڵاهی لە ڕۆژی قیامەتدا بەشدارە بی. لە ڕۆژی قیامەتدا ئەوەی ئەو کردوێتی لە تاوان، ئەوەی ئەو کردوێتی لە خراپە، ئەوەی ئەو کردوێتی لە هەر شتێک بەرامبەر دینی ئیسلام، تۆش بەشداری تیایدا و پەناگرین بەخوای گەورە هەڕەشەی توندت لەسرە. ئاگادار بە ئەمڕۆ ڕۆی، دوێنێ ڕۆشت، سبەینێ دێ، دوو سبەی دێ. هەر ئەوەی کە ئەمڕۆ دژایەتی ئیسلامەکە سبەینێ دێتە ماڵەکەتەوە و لە بەرچاوتا نوێژەکە، لەبەرەوەی دەنگەکەی تۆی پێویستە. هەرەوەی کە ئەمڕۆ سوکایەتی بە دینی ئیسلامەکە سبەینێ دێتە ماڵەکەتەوە، سبەینە لەسەر تەلەڤیزیۆنەوە ناوی خوا هێنێ بسم الله الرحمن الرحیمەکە بەرماڵەگرێ بەدەستیەوە، ڕێز لە دینەکەی تۆگرێت تاوەنەی کە تۆیەکی مسلمانی داما و دەنگی پێدەی. بەیانی دوای دەنگدانەکە دینەکەی ئیسلامت دەکەوێتە خەتەرەوە. هەر بۆیە با نەخەڵەتی زۆرێک لەوانەی کە دوژمنایەتی دینی ئیسلامەکەن تۆ دەنگت پێداون برام، کە الحەمدولیلا زۆر زۆری تیابوو لە بەرگرانی دینی ئیسلام بە فەضل و منەتی پەروەردگار خوای گەورە موفەقیان کە و ئەوەیە ئەم دینی ئیسلامە سەرخاد و پێچەوانە و دژایەتی هەر کەسێکە کات کە دژی دینی ئیسلامە وەسێ دوعای خێری بۆکەین، خوای گەورە موفەق و سەلامەت و سەرفرازی کە. بەڵام ئەبێ ئاگادار بی برام، تۆی مسلمانی دەنگت داوە بە کەسێکی ئاوا فاشیل و نەفام، تۆی مسلمانی دەنگەدەی بە کەسێکی مولحید. یعنی مولحید هەیە 20,000 دەنگی هێناوە، مولحید 20,000 دەنگی هێناوە لە شارێکی مسلماناندا، لە بازنەیەکی مسلماناندا. ئەخر کێ پێی داوە؟ تۆی نوێش خوێن لە ناو مزگەوتدا، فڵان کەسی نوێش خوێن لەسەر بەرماڵدا، فڵان کەسی دایمە دەم بە ڤیکرەوە. بۆی ئاگاداری خۆت بە برام، ئیسلامەتی تەنها نوێژ نییە، ئیسلامەتی تەنها قسەی زل نییە، ئیسلامەتی عەمەلە، ئیسلامەتی شیعارێکی گەورەیە، ئەبێ دەستی پێوە بگری توند بە هۆشیارانە، ئەگەر نا ئەم لاولا بکەی پێت ئەخزێ و ئەو کاتە لەوانەیە بە هەمیشەی نەیتە سەر.